بەڵێ بەڕێزان بۆ قسەکردن لەسەر دوایین پێشاتەکانی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا و بە تایبەتر ئەو شەڕی کە ئێستا لە باخموت هەیە سەبارەت بە گشانەوەی گروپی ڤاگنەر کە داوای یارمەتی دەکەن و لە بەرامبەردا ڕەمەزان قادرۆف سەرۆکی چیچان دەچێت جێگاهی دەگرێتەوە لەسەر ئەم پرسە و کۆمەڵێک بابەتی تر گفتوگۆ لەگەڵ بەڕێز ڤەدیم مەکارێنکا چاودێری سیاسی لە مۆسکۆ لەگەڵمان دەبێت گفتوگۆ دەکەین. بەڕێز ڤەدیم سڵاوت لێبێت وەکۆی کە دیارە جارێکی دیکە گروپی ڤاگنەر هۆشداری داد لەوەی کە ئەگەر لە ماوەی 2 ڕۆژی دابێت یارمەتیان نەدات ڕەنگە بکشێنەوە لە باخموت. لە بەرامبەردەوەدا چ دەبێت رووسیا یارمەتیان دەدات یاخود نا؟ ئەو کاتتان باش خۆشحاڵم کە لێرەم لەگەڵتانم پێما بێ بابەتەکە ئەوەندە گرنگ نییە ئەوەندە بە گرنگیەوە باس ناکرێت بەڵکو هەموو کێشەکان چارەسەر کراون هەر دوێنێ چارەسەر کراوە گروپی ڤاگنەر هەموو شتیان بۆ دابین کراوە چەکیان بۆ دابین کراوە فیشکیان بۆ دابین کراوە پێم وایە ئیتر تەواو ئەمە ئەم پرسیارە دوێنێ بۆ هەموو شت کۆتایی هات. یعنی ئەو داواکاری سەرۆکی گروپەکە لەوێ لە زیادە بۆ یاخود داوای هاوکاری زیاتر بۆ یاخود تاوە کۆتایی هاتووە؟ پێم وابێ ئەو هێزانە وەکو هێزی وەزارەتی بەرگری نین ئەوان بەدڵنیاییەوە هەندێک جار هەندێک شت دەڵێن کە لەوانەیە وەکو پێویست نەبێ واتە ئەوان ئەو کێشانش دێنە پێشەوە واتە کێشەکە پێم وابێ هەر دوێنێ بە تەواوی چارەسەر باشە. بەڕێز ڤەدیم ینی بابەتێکی دیکە لە گۆڕەدا هەیە ئەویش ئەوەیە کە ڕەمەزان قادرۆف سەرۆکی چیچان بچێت لەوێ ئەویش بە هەماشەوە چالاکی خۆی هەبێت. ئایا لەگەڵ هاوشانی گروپی ڤاگنەر لەوێدا دەتوانن بۆ رووسیا شەڕ بکەن جەنگ بکەن یاخود پێویست ناکات تەنیا گروپی ڤاگنەر لەوێ هەیە؟ چەند ڕۆژێکی دەوێت تا تێبگەین کە بزانین کە پلانەکە چۆنە و بەدڵنیاییەوە گروپی ڤاگنەر ئەوان لە شەڕدان و ماوەیەکی زۆر ئەزمونێکی باشیان هەیە لە بەرەکانی جەنگ لە شەڕکردن و لەوانی دیکە زۆر باشترن بەڵام بە هیچ شێوەیە باوەڕم نییە کە ڤاگنەر ئەو شوێنە بەجێ بێڵێ بە تایبەتی کاتێک کە چەک و فیشەک و پێداویستیان بۆ دابین کراوە و ئەو ئەرکەی کە لە ئەستۆیانە بەجێ ئەگەێنن لەوانەیە پێویست بێ ڕاوەستین بزانین کە ئەم پلانە چی لێ دێ بەڵام بەرحاڵ بەڕێز قادیرۆڤ ئەویش دەیەوێت کە هاوکار بێ و سەربازەکانی ئامادەن و لەوانەیە پێویست کە لە شوێنێکی دیکە بەڵام ئێستا پێویست ناکە بەڕێز قادیرۆڤ بێت بچێتە بەرەکانی پێشەوەی جەنگ. وەزیری بەرگری ئۆکرانیا دەڵێ ئێمە سەدا 90 ئامادەین بۆ پەرپەرزدانەوەی هێرشەکان و بەردەوامی پێدان جەنگ لەگەڵ رووسیا بۆ ئەمە دەڵێ چی؟ لە ڕاستیە زۆر ئەستەمە هەڵسەنگاندن بۆ بەرەکانی پێشەوەی شەڕ بکەی و شەڕەکە بەردەوامە لە شوێنێک بە شوێنێکی دیکە قوسایەکەی دەگۆڕێ توندی شەڕەکە دەگۆڕێ بەڵام ئێستا ئەوەی کە گرنگە و چاوی لەسرە گروپی ڤاگنەرە کە لە هێڵی تەواو پێشەوەن و لە بەرەو پێشچوونەکانیان بەردەوامن و دەچنە پێشەوە و هێزەکانی دیکەش لە ناوچەکانی دیکە بەردەوامن. پێم وابێ ئێستا دۆخەکە لە چەند ڕۆژی داهاتوودا دەگۆڕێ بەڵام ناتوانم بڵێم بە چه ئاراستەیەک دەگۆڕێ. ئەنی پێت وابێ لە بەرژەوەندی رووسیا دەگۆڕدرێت یاخود بە پێچەوانەوە دۆخەکە؟ بەدڵنیاییەوە من دڵنیام کە سوپای رووسیا و سەربازانی رووسیا سوودمەند دەبن و لە بەرژەوەندی ئەوانە ئەمە بە بۆچوونی خۆم
دڵنیام کە بە تەواوی دۆخەکە دەگۆڕێ و رووسیا و ئۆکرانیا ئەگەر بەراوردیان بکەی رووسیا بە تونتر و بە باشتر بە ڕێکخراوتر شەڕ دەکا بە بەراورد بە ئۆکرانیا بۆیە بە مکانیزمێکی باشتر بە چەکێکی باشتر بە پلانێکی باشتر دەچنە پێشەوە مەبەستم لە رووسایە بۆیە دەبینی کە پاشەکشەی بە سوپای ئۆکرانیا کردووە لە زۆر شوێن بۆیە بە دڵنیاییەوە وەکوتم لە بەرژەوەندی رووسیا کلابێتەوە. بەڵێ بەڕێز ڤادیم ماکارێنکە چاودێری سیاسی لە مۆسکۆوە لەگەڵمان بووی زۆر سپاس بەڕێز ماکارێنکە.